سەبارەت بە وەرگرتی مناڵم ساڵ بەڕاستی چونکە حاڵەتێک هاتە پێشەوەی شەوەی پرۆسەی بە خوێندنگاکانمان بکرێ بە دراسی ئینگلیزی لە شاری سلێمانیە تقریبان ئێمە وەکو پەروەردە 15 خوێندگامان کردو بە دراسی ئینگلیزی مەش کاریگەری هەبوو لەسەر چکە و قوتابخانانە ڕەغبەت و ئارەزوو و حەز و خولیای خەڵکی لەسەر زۆرە بێت لەبەرەوە ئەوە تۆزێک گرفتی دروست کردووە زەخت و فشار لە سەریان زۆرە سەر ڕایش باخچەکانی ساوانیش ئەوانیش هەر ئێستا ڕەغبەتی زۆرتر لەسەرەوە چکە ئێم باخچەکانی ساوانمان زۆربەی ئەتوانم بڵێم هەمویان بەبێ بەرامبەرە بەڵام باخچی ساوان هەیە بە ئەهلیە خەڵکی لەسەر دەرامەتی کەمە و پارەی نییە موچەی نییە لەبەرەوە زۆر لەو دایک و باوکانی کە مناڵەکانە لە پێشترە لە باخچەکانی ساوانی ئەهلی بووە یان لە قوتابخانە ئەهلیەکان بووە ئێستا ئەوان ژیانی مناڵەکان بێنەوە حکوومەکان ئەمانە فشارێکی زۆر لەسەر ئێمە دروست بووە لە هەردوو حاڵەتەکە بۆیە ئێمە وەکو باخچەکان ناچار بووین کە ئەو باخچانێک کە لە پێشتر درێژخایەن بوو بە تایبەتی لە ئێمە هەفتا باخچەمانە بووە ئێستا کردمە بە دوو دەوام واتە تا سعات 12 داوامیەکەن لە پاش 12 داوامی ترەکەن بۆی زۆرترین مناڵی ئەو گەڕەکانە وەرگرن هیچ مناڵێ نامێنێتەوە کە دایک و باوکی فەرمانبەری یاخو فەرمانبەر نەبێت لەوێ وەرگیرێت ئەوە تقریبا بەو شێوەیە چارەسەرمان کردووە و ئەگەر گرفتێکی شەبێ لە بلەولە تەبەنە بێ بە دوواداچوونی بۆکن سەبارەت بە قوتابخانەکانیش تاکو ئێستا ئێمە ئەو قوتابخانانەی کە کردووانە بە دراسی ئینگلیزی سەرجەم ئەو مناڵانەی ئەو گەڕەکە بێ وەرگرن واتە هی ئەو مناڵانەی ئەو گەڕەکە هەرچەنێ ئەوە پێوەری دەرەجە و ئەو شتانە نییە یا ئیمتیحان نییە بەڵکو وەرگرتنە پێ ئەو سنووری ئەو قوتابخانەی کە لەو گەڕەکە بێ بەڵام ئەگە زیاتر فشاریان لەسەر بوو ئەو مناڵانە ئەکرێ بە تێر و پشک واتە مناڵانی مەسەلەن لە گەڕێکی ڕزگاری بەڵام مناڵێ لە توی مەلیکەوەیەت ئەو مناڵانە ئەگەر ئەو ژمارەیە زۆر بوو لەسەر ئەو قوتابخانەیە مەجبورن بیکەن بێت تێروپش بەپی ئەو توانای ئەو وەرگرتنی ئەو قوتابخانەی مناڵ وەرگرن ئەمە تقریبا ئەو حاڵەتانەیە کە ئێستا تووشمانەوێتەوە سەرڕای ئەوەش ئێمە لیژنەی بەدواداچوون هەنێلەکەی سەرپەرشتیاری بۆ هەردوو حاڵەتەکە ئەچنە قوتابخانە و باخچەکانی ساوانە هەر گرفتی هەر کێشەیەکە بێ خۆیان توانێت چارەسەریکەن ئەیکە نشان توانی ئێمە لە ڕێ خۆمانەوە بەدواداچوونی بۆکەین و دانیشتن لەگەڵا بۆ چارەسەرکردن جاران ڕەنگە هەندێک باخچەوەیان کردو بە مەرج بەڵام ئێستا و مەرجانە قوبوڵ نییە هەر باخچەیەکی ساوایان پێویستە مناڵ وەرگێ لە تەمەنی خۆی دیاریکرایی خۆیەوە 4 ساڵ و 5 ساڵ